ئێمە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر مافەکانی کوردستان لەسەر ئەم یاسایی کە بۆ بودجە تەواو بڵاو کراوەتەوە چۆنە ئێمە میوانداری دکتۆر ئەرشەد تەهامان کردووە شرۆڤەکاری ئابووریە. دکتۆر بەخێرهاتیۆم کاتت باش. زۆر سپاس. دکتۆر ئێستا بینیت مادەکانم خستە ڕوو بینیمان ئەمە حکوومەت هێرەمی کوردستان پێشتر عێراق بیانوویەوەی پێگرت ئەم مادەیە وایە ئەم بەندەوە لەم مادەیە بەڵام ئەوانەشی دەستکاری کرد ئەوانەشی گۆڕی. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چی ماوە بیکات کە بەغدا ئیدی مافەکانی خۆی پێ بدات؟ بۆچی ینی بۆچی تا ئێستا نەهاتوو تەنانەت یاساکەی کە داڕێژراوە خۆی جێبەجێ بکات؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ڕاستیەوەی ڕوودەدات کاڵەکە بووی زنجیرە ڕووداوێکە لە ساڵی 2014 تاکو ئێستا لە ساڵی 2004 تاکو ساڵی 2014 هەرێمی کوردستان گەشەکی ئابووری و جوڵەکی ئابووری باشی بەخۆیەوە بینی و سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستاندا نیشانەی ئاماژە بوو کە لە کاتێکدا لە عێراقدا شەڕی ناوخۆی و شەڕی تایفی و مەسەبی هەبوو و هیچ پرۆژەکی ئابووری تێدا نەبوو وای کرد خەڵکی عێراق هەمووی ئاماژە بە هەرێمی کوردستان بکە لە ڕووی نێودەوڵەتیش بەمان شێوە و پەنجەی تۆمەت تەنا بۆ حکوومەتی ناوەندی و حزبەکانی عێراق درێژ بکرێەوە شوای کرد کە ڕق و چینەک جگە لە معادلە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان ڕق و چینەک لە ناوە حزابی سیاسی دروست بیت و فۆکەسی هەموو عێراق و هاوڵاتیان عێراق سەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستانە بوویتەوە کاری پاشەکشەی ئابووری عێراق و هەرێمی کوردستانە کە داهاتی ناوخۆ دەفرۆشیت و سود لە داهاتی عێراق شوەردەگری. ساڵی 2014 بەشە بودجەی هەرێمی کوردستانیان بڕی لە کاتێکدا کە هەرێمی کوردستان بەرگری لە عێراق و عێراقیان دەکرد دژی داعش دەجەنگا و سەنگەرەکی بەرگری دوور و درێژی هەبوو خوێنی دەبەخشیوە 2 ملیۆن ئاوارەی زیاتر جێ کرد بۆ لە هەرێمی کوردستاندا و تەنانەت سەرکردە سیاسەکانیش کە لە بەغدا دەجەنگان لە هەرێمی کوردستان جێگەیان کرابووە لێرە هەموو ئاین و ئاینزاکان هەموو نەتەوەکان لە هەرێمی کوردستاندا بە ئاسایی و بە ئاسوودەیی دەژیان بەڵام لە جیاتی پاداشکردنمان سزای ئابووری و سزای سیاسی دراین گەماڕۆیەکی ئابووری تونند لە ساڵی ڕابردوو خرايتە سەر هەرێمی کوردستان هەرچەندە پێش ئەو کابینەش دروست بکرێ هەرێمی کوردستان 3-4 جار ڕێکەوتنیە بۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی بەڵام هیچ کاتێک حکوومەتی ناوەندی پابند نەبووە بە بیانووی ڕێکەوتنەکە کە پابند نییە و ئێستاش ڕێکەوتنی هەیە ینی ئێمەوە هەر ئەم ساڵ 3 ڕێکەوتن کرا بۆ هەر یەک لە بابەتێکی جیاواز بەتایبەت بۆ بودجە بەڵام حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک پابند نییە بەم ڕێکەوتنەوە. ینی ئێستا شان دەکەوێت یانەوێت چەند جار ئەم شاندە بچێتە عێراق بگەڕێتەوە بڕاتەوە ئەکری هەموو مانگێک ئەم لەگەڵەوەی ڕێکەوتن هەیە یاسا هەیە دەستور هەیە بەڵام ئەو نەپابندە نە ڕێکەوتنەکانی جێبەجێکات. بێگومان دوو هۆکار هەیە هۆکارێکی ڕەنگە ئیقلیمی بیتن بڕیاری تەواو لە دەست خۆیان نەبیتن دووەمیش لە عێراقیشدا لایەن سیاسەکانیش هیچیان بڕیاردەری تەواو نینەوە تەنانەت سەرۆکی حکوومەتیش دەزانین هیچ کوتلەکی نیابی نییە و هیچ حزبەکی گەورەی نییە دانرایە تەنا پەیڕەوی ئەو سیاستانە بکات کە لەلایەنی ئیتاری تەنسیقیەوە هەرچەندە ئەو ئیتلافەی پێکاتێ لە دروستکردنی کابینەی نوێ کوردش تێدا بەشدارە و بەبێ کورد ئەو حکوومەتە نەدەکرا دروست بکرێت و پێک بێندرێ و بەڵێنیاندا بووکە کێشە سەرچەکانی نێوان هەردوو حکوومەتی ناوەندی هەرێمی کوردستان چارەسەر بکەن بە تایبەتیەوەی پێویستە بە یاسای نەوتوغاز هەروەها بودجەی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵام هەرچەندە وەکو جەناب ئاماژ پێکرد لە 25 سێوە نەوتی هەرێمی کوردستان لەسەر سکاڵای عێراق ڕاگیراوە و سەکتەری نەوتی تەواو ڕادستی سۆمۆ کرایە کە ئەوان سەرپشکن لە هەناردەکردن و فرۆشتنی و داهاتی ناوەخۆش داوە 3-4 ساڵە بەردەوام چاودێری دارایی عێراق بە هاوبەشی لەگەڵ چاودێری دارایی هەرێمی کوردستان ورد و درشتی داتاکانی هەرێمی کوردستانیان لەبەردەستە و دەزانن داهاتی نانەوتی مانگانە و ساڵانە چەندە و هەموو ئەرقامیان لەبەردەستە لەگەڵەوەشدا وەکو ئاماژەت پێکرد 2 مانگە موچەی فەرمانبەران ناتێ کە موچەی فەرمانبەران هیچ علاقەی بە وردەکاری نەوت و هەناردەکردنی نەوت و داهاتی ناوەخۆ نیە چونکە هەرێمی کوردستانیش بەشەکە لە عێراق و پێویستە شایستەداراییەکان بە تایبەتی موچەی فەرمانبەران دوانەکەوی لە کات خۆی بدرێ تەنانەت بۆ داهاتی سەکتەری نەوتی و نانەوتیشی بیانوەک نەماوە چکۆکو ئاماژەمان پێکرەمووی ڕادستی حکوومەتی عێراق کراوە تەناف شارێکی ئابووریە بە مەستی لاوازکردنی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیشەوە و قوڵکردنەوەی ناکۆچێ لە نێوان لایەنە سەرچەکانی هەرێمی کوردستان دەبینن کە ڕنگدانەوەی ئەو
ناکۆچیانی بەغدا بە تەواوی لە هەرێمی کوردستان دیارەوەی کردێکە کە لێنێک و درزەکی گەورە لەلایەن لە نێوان حزبە گەورەکان بە تایبەتی چێت پارتی دروست بکەنەوەش ئامانجەکە لە ئامانجەکانی ئەو گەمار و ئابوووریە کە خراتی سەر هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو لە جیاتی پاداش بکرێن ئێستا سزادراین لە وڵاتانی فیدرالی لە ئەمریکا لە سویسرا لە ئەڵمانیا هەرێمە فیدرالیەکان هەمویان هاوکاری یەکتر دەکەن لە ئەنجامدا وڵاتەکە بەرەو پێش دەچی ئەلێرە یەک هەرێم هەبوو کە پێشکەوتوو بوو کە جوڵەکی ئابووری و سەقامگیری سیاسی تێدا بوو ئێستا لە جیاتی ئەو ئەزمونە بگوازرێتەوە لە بەشەکانی تری عێراقیش یانەوەی ئەو بەشەش تێدا نەمینێت کە هیچ شوێنێک نەبی لە عێراقدا ئینسان بتوانانی تێیدا بژی نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی ئابووریدا بەداخۆش کاریگەریە بۆ لەسەر زیادکردنی کۆچی گەنجەکان و هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانش بۆ دەرەوە کە نیگەرانی کۆمەلگای نێودەوڵەتیشی لێ دروست بووە ئەو معادلاتانە سەرڕای ئەوش دوای جەنجی ئۆکرانیا و رووسیا ئێستا شەڕەکە لەسەر هەیمەنەی رووسیا و چین لەلایەک و ئەمریکا لەلایەک لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک معادلەوەی کردیە کە هاوسەنجی دروستکردن زۆر زەحمەتە هیوادارین ئەو کۆبوونەوانە ئێستا بەڕێوە دەچی لە بەغدا و سەرۆکی حکوومەتیش بتوانێت و کێشەی چارەسەر بکات ئەگەر نا دووبارە دروستبوونەوەی ناکۆچی زەرەر بۆ هەرێمی کوردستانە بەڵام زەرەری گەورەی بۆ حکوومەتی عێراقیە چونکە دەزانێت ئەگەر هەرێمی کوردستان بەشدار نەبا لە پێکەنانی حکوومەت ڕەنگە شەڕی ناوەخۆ لە بەغدا دروست دەبوو و شەوەک دروست بوو دیتمان ئەوە ئەگەری دووبارە بوونەوەی هەیە ئەگەر حکوومەتە تەشکیل بوو بەڵام حکوومەتی داهاتوو چۆن دەتوانرێت پێک بێنرێ بەبێ بەشداری لایەنە سەرچەکانی هەرێمی کوردستان دکتۆر هەر ڕۆژێک نییە ڕۆژەکان بە دوای یەکایەنەوە ئەو کات حکوومەتی عێراقی هەرچەنە بەردەوام پێویستی بە هەرێمی کوردستانە ئەو کات زیاتر پێویستیە بێ تو ئاماژەت بۆ کرد کە پێویستەکە هەرێمی کوردستان جەخت لەسەر هەموو ئەو داواکاریانی بکاتەوە بەو ئەزمونەی کە بەڕێستان هاتانە ئەو شاندەی ئێستا لە بەغدایە پێویستەکە جەخت لەسەر چی بکاتەوە چۆن بنبڕی بکات ئەم هاتوو چوونەی کە دەبێت هەموو مانگە بچنە بەغدا یاخود بەردەوام ڕێکەوتنەکان دووبارە بکەنەوە لەگەڵیانە بێگومان ئەو بیانوانەی هەبوو لە هەناردەکردنی نەوت هەرێمی کوردستان نەماوە چونکە وەکو ئاماژەم پێکرد لە 25 ڕادستی سۆمۆکرایە دادگای ناوەخۆ چەند ساڵی ڕابردوو هەمووی وەربینی تێدا کرایە و چاودێریدارای عێراق وەک چاودێریدارای هەرێمی کوردستان ئاگداری ورد و درشتی داتاکانە و قانونی بودجەمان نەبوو یەکێک بوو لە بیانوەکان قانونی بودجەشمانەیە نەبوونی ڕێنمایەکانی بودجە نەبوو ئەو بیانوو بوو ئەوەشمانایە جێبەجێکردنی بودجە بیانوەک بوو ئێستاوەش نەمای لەم عێراق جێبەجێ دەکرێتەنا سەبارەت بە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێت ئەو شاندەی ڕەنگە پێویستی بە دامەکی سیاسیە بی پێویستە سەرۆکی حکوومەت تەدەخل بکاتن ئەگەر ئەو لێژنە بەغدا ناتوانن کێشەکە یەکلا بکەن و ئەگەر سوودانی پاڵپشتیەکی وای نییە کە بتوانانی دامی ئەو ڕێکەوتنە بکاتن هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی یەکێتی بەشێکن لە ئیتاری لە ئیدارەی ئیتلافی ئیداری دەوڵەت کە ئەوان حکوومەتیان پێکینا پێویستە تەدەخولەکی سیاسی بی بۆ پاڵپشتیکردنی و شاندەی هەرێمی کوردستان کە لە بەغدانە بۆیە ئەو کێشەیە زیاتر بەردەوام نەبی ئەو ئاخر ڕۆژی مانجێشتە لە بەیانی ئەو دەکەوینە مانجی سێم کە موچە خۆرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرێت لەبەرەوە مەجای ئەوەی نەما زیاتر درێژە بچێشێ و قەیران و کێشانە و هەم بەیاناتەکان لە بەردەستیانە پێویستە دامەج سیاسی بی تاکو بتوانن ئەو دوایین سەردان بی بتوانن چارەسەری بکەن وەکو جەناب تاماش پێکرد ناکرێت لە هەموو موچەک شان دەچێ هەرێمی کوردستان دە ڕۆژ 15 ڕۆژ لە بەغدا بمینێتەوە تاکو موچە وەردە بەڵام دوجار دکتۆر ئەوەی پێویستەکە تۆش ئاماژەت پێکرد ئاشتەوایی ماڵی کووردە ئاشتەوای ماڵی کورد ئاشتەوای ماڵی کورد تا بتوانرێ هەموم کێشانە چارەسەر بکرێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانتان کە لەگەڵمان بوون سپاس بەش